طبعا تا ئێستا ئەو پرسیار لە خۆرکردیە بۆ لێگزس باشترین سیارێ بۆ وەزعی لای خۆمان کاتی خۆی خەڵک کە سیاری ئەڵمانی دەکرێت لەبەر دوو هۆکار دەکرێت یەکەمی شت ئەمان دومی شت مواصفات لە هەمان کاتدا خەڵک کە سیارەکانی یابانی دەکری لەبەرەوەی کە سیارەکانی ڕیلایبڵە کە ئەتیمادی زۆرە کە تێک ناسی و عتەڵی کەمە لێگزس کە هەستایە باش ئەو دوکم ئەو دوشتی پێکۆ لێکداوە بە شێوەیەکی زۆر تایبەت بۆ نمونە هەرچی اقتصادی سیاری هایبردی توێتا و لە هەمان کاتدا عملی سیاری توێتا کە زۆر بە زەحمەت تێکدەچوی بەشی چەند هزار کیلۆمەتر و بە ملیۆن کیلۆمەتر دەکات سیارەکان و لە هەمان کاتدا نەفسی ئەمان و مواصفات و بێدەنجی و کواڵەتی مەتریەڵ و کواڵتی دروستکردنی مادەکان کە لە سیارەکە بەکار هاتووە لە سیاری ئەڵمانی لە سیاری لێگزس دەبینیم بۆیە لێگزس بەڕای من حالی حاضر باشترین سیارەیە بۆ کەسانێک حەزیان لێ سیارەشی بکڕن هەم ئەمن و ئەمانی بەخۆت بی و هەم واسفاتی پڕبی وەکو سیاری ئەڵمانی لەمان کاژدا ئێقسادی بی و تێکنەچی بەس ئیلا ئەگەر کەسەکە خۆی حەزی لە سیارەیەکی وەکو سیاری ئەڵمانی BMW مارسیدس ئاودی ئەوانە بی زیاتر لەبەر براندەکە و پۆز و ئەوشتانە چکە شتە لای خۆمان زۆر باوە بەزەگەر خەڵک بە عملی و بە تایبەت بە شێوەیەکی لۆجیک و بە شێوەیەکی ئەلمی بیر بکاتەوە لێگزس باشترین هەڵبژاردەیە بۆ خەڵک ئەگەر بتوانانی بیکڕی چکە سیارەکانی گرانە و لەما کاتدا ئێستا لێگزس زۆر بەردەستە هەم لە وەکالت کە گرانە هەم لە ئەمریکای دەتوانانی بیکری بە لێدرایی و لەوانەیە لە داهاتوش ئەگەر لێگزس مەسنعی بباتە سین لە سینیش دروست بکری ئەو کار بێتن بە نرخی مناسب بەس حالی حاضر دەتوانانی سیارەی لێگزسی زۆر باش بکری بە نرخێکی گونجاو لە ئەمریکا بە لێدراوەکی خەفی دێتن لە هەمان کاتیشدا دەتوانی ئەگەر وەزعت باشتر بی بتوانین لە شەریکە بە سفری دەریبێنیان خەلیزی بکڕی کە ئەوانە تۆزە گرانترن ئەو هەموو ئەو پۆینتانە بکویستم پێ تابلێ سەر سیارەی لێگزس کە بۆ لێگزس تایبەترین سیارەیە بۆ وەزعی جوغرافی و اقتصادی و مەناخی و هەموو شتێکی وەزعی خۆمان دەستان خۆش.